بەڵام هەر کچێک بە حیا و حرمەتەوە ئەگەر چووە سەر کارێکیش بۆ پێویستی، یعنی لە ئیسلامدا کاتێک کە باوک هەژارە، کە برایەکی خەمخۆر نییە، کە ماڵەکە باوک نەخۆشە، ئافرەتەکە پیشەیەکی هەیە، بڕوانامەیەکی باڵای هەیە، پێویستە خزمەت بکە بە شادەکەی لە کۆمەڵگادا، ئافرەت دەڕواتە دەرەوە بە ئەندازەی پێویست و بۆ کاری پێویست و لە شوێنی پێویستە. بەڵام ئەگەر دەیەوێت بگات بە دڵخوازی خۆی، دەیەوێت بگات بە مێردێکی باش، حیا و حرمەتی پارێزراو بێ، مێردێک مای شانازی بێ دەستی کەوێ، ئاگاد لە دووشتت بێ، ئاگاد لێ بێ لە کاتی ڕۆیشتنە حیا و حرمەتت بپارێزە، لە کاتی قسەکردنە ئەدەب و ڕێز و حرمەتی خۆت پارێزە کچی خۆم، خوشکی خۆم. ئەمە پەیامی ئیسلامە، ئەمە لەکوێ قورئانە هەیە. ئەم پەیامەش بۆ کچان لە باسی کچەکەی شوعەیب یان پیاوە ساڵحەکەی مەدیەنە کە دواتر بوو بە خێزانی پێغەمبەرێکی پایەبەرزی وەکو موسا عەلەیهی السەلام. ئەو کچە مافی ئەوەی هەبوو کاتێک کە باوکێک ئەبوونا شەیخون کەبیر، باوکیان پیرە، لەکە نەفتی سەر جێگایە، ناتوانێت ئاژەڵداری بکە و مەڕەکانیان ئاودا و بیان لەوەڕێنێ، بۆ پێویستی بژێوی ژیان محتاجی دەستی کەس نەبێت، ئەم دوو کچە شوانیان دەکرد. واتە ئافرەت دەڕواتە دەرەوە بە ئەندازەی پێویست لە کاتی پێویست بۆ شوێنی پێویست کە حیا و حرمەت و دینی پارێزرێ. زۆر بە ئەدەبەوە تێکەڵاوی خەڵکیان نەکرد، حیلکە حیلکیان نەدەکرد، پێکەنینیان نەدەکرد، تەوقەی حرامیان نەدەکرد، چاوبڕکیان نەدەکرد. ئەم کچانە ئیش و کار و کەسابەتی خۆشیان دەکرد زۆر بە حرمەتەوە، چونکە تەمشی عەلە استیحیاء، پەروەردگار باسی ئەو خاڵەما بۆ دەکات. ئەو کچە کە چوو بە دووی موسادا بانگی بکاوتی باوکم، من باوکم هەیە، باوکم دەیەوێت پاداشتی ئەو چاکێت بداتەوە، قورئان باسی ڕۆیشتنەکەی دەکات. تەمشی عەلە استیحیاء، زۆر بە حیا و ئەدەب و حرمەتەوە دەڕۆی. کەس نابێت لەنجەولار بکە، نابێت لەشی خۆی بلەرزێنێتەوە بۆی کە سەرنجی بێگانە کوڕێکی بێگانە بەلای خۆی داڕاکێشێ. ئەمە خۆ سووکردنە، ئەمە خۆ عەرزکردنە. دووەمیان دەتوانی ئاەتەکە وا بخوێنەوە عەلە استیحیاء قالت، زۆر بە شەرم و شکۆ و ئەدەبەوە قسەی کرد، بەس ئەگەر لەو دوانت بێ. لە کاتێکا دەچێت سەر هەر کارێک، دەچی بۆ زانکۆ، ئەچی بۆ پەیمانگا، ئەچی بۆ سەر وەزیفەکەت، لە ناو کۆمەڵە کوڕ و پیاودای ناچاری ئیشەکە دوا دەخوازێ. ئەگەر دەتەوێت بگەی بە هاوسەرێکی باش، کچی بەڕێز، ئاگاد لە ڕۆیشتنەکەت بێ، بە حیا و حرمەتەوە بڕۆ، لەنجەولار مەکە، تەقوتۆقی پێڵاوەکانت مەکە. هەروەها قورئان دەفەرمێ ئاگاد لە قسەکردن و شێوازی قسەکردنت بێ، بە شەرمەوە قسە بکە، بە ئەدەبەوە قسە بکە، حرمەتی خۆت پارێزە. وەڵاهی دڵنیا بە مێردێکی موسا ئاسات توش دەبێ. هەموو ئەو کچانەی کە ئاوە ئەدەبی خۆیان دەپارێزن، ئەو مێردەی تووشیان دەبێ کەسێکی دیندار دەبێ، وەفادار دەبێ، بە حرمەت دەبێ. بەڵام خوا نەخواستە ئەگەر کچێک ئەو دوانەی لەدەستدا، هەم لە ڕۆیشتن و هەڵسوکەوت و جوڵەدا شەرم و ئەدەبی لەدەستدا، و هەم لە قسەکردنە لەگەڵ کوڕ و ئەوانەدا کە تێکەڵاویان دەبێ بە ناچاری، شەرم و ئەدەبی لەدەستدا و حرمەتی قسەکردنی خۆی نەپاراست و چاوی نەپاراست و ئەو ئەدەبی نەپاراست، وەڵاهی ئەو مێردت کە تووشت دەبێ نابێتە مایەی شانازی بۆت، بەڵکو ئەبێتە مایەی شەرمەزاری. هیچ کچێکی بەڕێز و بە حرمەتیش بە دڵنیاییەوە حەز ناکا مێردەکەی مایەی شەرمەزاری بێ، بەڵکو حەز دەکا مایەی شانازی بێ بۆی.